لە سەرەتاوە ئەوەش بڵین کە شیعە کە وەختێک دراسی منهەجیانەکەین منهەجێکی زۆر بەرفراوانە. ئێمە لەلایەنی عەقیدەوە ڕوانین، پاشان ئوسوولی ئیستینباط، ئەنجا ئەحادیثیان چەند وەرگرتووە، سەنەدی ئەحادیثەکان کە علم الرجال چۆن لای ئێمە هەیە لای ئەوانش علم الرجال هەیە، لەگەڵ فارقێک لە نێوانیانە کە هەیە ئەگەر هاتوو سنی ڕیوایەتەکەی جێڕابۆ، سنیی صادق ڕیواەتی جێڕابۆ پێڵەن مەوثوق یان موثق، ئەمە فەرقی هەیە مەسەلەن لەگەڵ دەرەجاتی صحیحەکانی تر کە هەموو شیعە بێ ڕیوایەتەکان، یعنی ڕواتەکان هەمووی شیعە. لە تەفسیرە دیسان تەفسیری باڵتنیان زۆرە، ئەبینین دێتە ڕێمانە تەفسیری صافی و تەفسیری قومی و تەفسیری طەباطەبائی و تەفسیری طەبەرسی و ئەمانە نەقڵەکەین لیانەوە کە چۆن ڕەئیان لەسەر ئایەتەکان چۆن. لە ئەحادیثیشە ئەوانە چوار سەرچاوی سەرەکییان هەیە کە گەورەترینیان پێوترێ ئەلکافی، ئوسوولی کافی کە وەکو بوخاری لای ئێمە وایە، ئەنجا من لا يحضره الفقيه مەسەلەن ئەوەش ئیشارەتیان پێ ئەدەین و کتێبەکانیشە ناسێنین بەو شێوەیە. ئەمانە کتێبی سەرەکین، هەرچەندە بۆ خۆیان محققینی عەرەبەکان ئەویان قبول نییە کە فارسەکان قبولیانە. مەسەلەن 16,000 حەدیث هەیە لە ئوسوولی کافی کە اختیار کراوە و شەرح کراوەتەوە. طبعاً ئەوانش چۆن نێمە بوخاری شەرحی عەسقەلانی هەیە و شەرحی عینی هەیە و شەرحی قەستەلانی هەیە و ئەمانە لای ئەوانش ئەو شەرحانە هەمووی هەیە. شەرحێکی ئوسوولی کافی 26 مجلدە و یەکی تر 16 مجلدە، یەکی تر 13 مجلدەوە، هەروەها طبعاً ئەوانیش ئەوانیان هەیە. ئەوانەی بە سەنەدەکانە چوونەتەوە لە عەرەبەکان لەم 16,000 حەدیثە 100یان قبوڵ، باقیەکەی تری هەمووی ڕەت دەکەن. یەکی وەکو ئایەتوڵای بورقوعی کە هەر ئایەتوڵایەکی شیعە بوو دوای بوو بە سونی و تحقیقی ئەم ئەحادیثانەی کردوێتەوە، هەروەها ئەحادیثی سەرچاوەکانی تریش کە بە مەجموع 149,000 حەدیثی مراجعە کردوێتەوە. زۆرینەی هەرە زۆری فڕێداوەتە ئەو لاوە کە سەنەدەکانیان هەمووی بە پێی ڕیجال، بە پێی علمی ڕیجالی لای شیعە خۆی ئەمانە یان کەذابن، مدلسن، مضللن، مغالن، ئەم صفتانیان طبعاً ئەمانە صفەتی بەگشتی لە علمی حەدیثە ئەهێنرێنەوە، بەسەریانە چەسپاوە.